ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە وای لێ هاتووە کارمەندەکانی خۆی لە هەڵەبجە لە ڕێگەی ڕاخستنی بەرماڵەوە لە بەردەم فەرمانگەکانیان پارەی بۆ کۆبکەنەوە بەهۆی زیاتر دواکەوتنی موچەی فەرمانبەران جیاواز لە مانگەکانی دیکە لە بەشێک لە وەزارەتەکانی حکوومەتی هەرێم کارمەندانی سەرۆکایەتی شارەوانی و پەیمانگای تەکنیکی و کۆلیژی کشتوکاڵی هەڵەبجە مانگرتنیان لە کارەکەیان ڕاگەیاند و دەرگای فەرمانگە و کۆلیژ و پەیمانگاکەیان داخست و کاری هاوڵاتیانیشان ڕاگرت. قەیرانێکە لایەنەکان خۆیان دروستیەکەن حکوومەت خۆی دروستیەکات بۆی کە ئەو میلەتە ژێربار بکات و بارزی خۆی چێوێ بیکات جا ئەگەر ئەمە بەڵگەشمان بۆ ئەمە چاکردنی وەزعی کارەبایەوە سێ چوار ڕۆژە وەزعی کارەبا چاکراوە ئەگەر قەیران نیە و خۆیان دروست ناکەن لە پرەکە بۆم کارەبا چاک بوو ئەگەر قەیران نیە لە پرەکە بۆ بەنزی قەیرانی دروستە بێت و دوای ماوەیەک یەکسەر چاکە بێتەوە لەبەرەوە بە قەناعەتی ئێمە ئەم قەیرانە حکوومەت خۆی دروستیەکات هیچی کە نییە. حکوومەت دایرەکەی نوێنەرایەتەکەی لە هەڵەبجە پەکی کەوتووە بەڵام ئێمە هاتوین مامان کردەوە بە حیف کە بۆ هاوڵاتیانە بێت بەڵێ ئیشی هاوڵاتیان سز بووە بە هیچ جۆرێک لە بەیانیەوە هیچ بەشێک هیچ فەرماندێک ئیشکاری هاوڵاتیانی بەڕێ نەکرد. لەگەڵ داواکاری پێدانی موچەی مانگی چوار کەماوەی سێ مانگە دواکەوتووە کارمەندان و مامۆستایانی پەیمانگای تەکنیکی و کۆلیژی کشتوکاڵی هەڵەبجە داوای گەڕاندنەوەی دەوامی نۆرە لە مانگی 1970 دەکەن کە لە ماوەی ساڵانی ڕابردوو بە جۆرەی ڕێنمایەکانی وەزارەتی خوێندنی باڵا کارمەندانی ئەو وەزارەتە لە ماوەی ئەو دوو مانگەدا 30 ڕۆژ مۆڵەتیان پێدەدرێت بەڵام لە ئێستادا ئەو مۆڵەتەش بۆ کارمەندان نەماوە. تەنها داوای مافی خۆمانەکەین وەکو هەموو ساڵەکانی کە یعنی سیرم لەوەی یێت لەم کاتی ئێستا کە قەیرانی دارایی قەیچەکە ئەمە وەکو فەرمانبەران داوام بکەن بەڵام سیرم لەوەی لە کاتی ئەوەشە ئەوەشمان پێڕەوە نابینێت کە 15 ڕۆژێکی مانگی هەشت لەگەڵ مانگی حەوت و هەشتا بمانیانێ. دروستبوونی قەیرانی دارایی لە هەرێم و دواکەوتنی موچەی فەرمانبەران بە جۆرێکە بە جۆرەی ئامارەکان هێڵی هەژاری لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوون کردووە. زۆر جاریش دەستگا ئەمنیەکان جیاواز لە ساڵانی ڕابردوو باز لە زیادبوونی حاڵەتی دزیکردن لە ماڵان دەکەن. ئەمەش بەشێک لە کۆمەڵناسان هۆکارەکەی بۆ کەمی داهاتی تاکەکەس و بێکاری لەم هەرێمە دەگەڕێنەوە. وریە حەمەکەریم NRT هەڵەبجە.